هاوڕێیان ئەو کاتتان باش دنیایەک ئەو کاتتان باش هاوڕێیان دانگ ئەوە کوێنە زۆر باشە. سڵاوتان لێبێت هاوڕێیان چوونن زۆر باشە بڕوا کە دەمەکە خەریش چاکردنی کامیراکەم ئاگ ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە ئێستا ئەندە قسە و باس لەسەر خەزاعەتشکەی ئەو دەسەڵاتە دەکەین بەڵام یەک دەقە بەجێ لەسانە بەرزنجێ ڕابگرین هەر یەک دوو دەقەی کە هاوڕێیان دەست پێ دەکەین ئەوە گۆرانێکی گەنجەکانە جیدی ئێمەش نییە بەس ئیتر ناکرێ هەموو زاریاری ئێمە بێ بەخێر بێ ناوڕێیان تومەمی عاشق لە زیندان من زینی مردوو لە جێشوە بەم چیرۆکی دڵداریە زیندوو ئەهێڵنەوەیە من چاوەکانت بەسپێرە پێم با لەگەڵ خۆم بیوەم بۆ سڵاوتان لێبێت هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان ئەو کەیسە هاوڕێیان بەخێر بێن بە هەر حاڵ با دەست پێ بکەینەوە وەختی خۆی تێپەڕیە من ئەندە زانیاریم لەسەر مخدرات پێدرا ماوەک لەمەوبەر لەسەر سۆران ئیتر دوای ئەوە هەر ئیدکە هات هەر ئیدکە هات یعنی بەڕاستی من ئەزانم کە کاتی زۆر دەوێت لەو نووسین داوای لێبوردن زۆر دەکەم لەو گەنجانەی لەو خەڵکانەی کە بە فری لە خەتن بەڕاستی من بۆ خۆم ئازار دەخۆم ڕۆژانە هاوڕێیان ئێمە پەیوەندیمان پێ دەکرێت لێرەشدا داوای لێبوردن دەکەم هاوڕێیان بەڕاستی ئەمە موچەخۆرین لە ئەوروپا شەریکەمان نیە ناتوان کۆمەکی خەڵک بکەین یان ئەوە تا دەست دەینە هەموو کێشەیەکی کۆمەڵایەتی یعنی سوپاسی خەڵک دەکەن کە سیقەی پێمانەکە پەیوەندی دەکات کە داوا دەکات بەڵام بەڕاستی ئەمەش قودرەتمان محەددەوە بۆیە هەم لە بۆ مەسەلەی مادەی کە هەندەزار داوا دەکرد لێبوردن دەکرێت و هەمیش کێشەی کۆمەڵاتیم تێکەڵ نابم یعنی هەندێک کێشە هەیە دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان من ئەوڕۆ کەیسەکەم باز کرد بەداخەوە ئەو کەیسانە دەبایە دەمەکە باز بکرێ و باسیش کرایە هەندێکی ها یعنی هەندێک لەو کەیسانە پچر لە کوردستان پۆ زۆر باسکرایە من بیرمە لە ڕۆژنامەی هاوڵاتی مەسەڵی دەستدرێژی سکسی لە زیندانەکان کە حاڵەتەشی زۆر باو بووە لە هەردوو ئەوە بە تایبەتی لە ژێردەسەڵاتی پارتی زۆر ئەوە بووە وەختی خۆی بە ماشێت لە هاوڵاتی نووسرا کە کەسێک دەرزیان لێدا بوو لە پیاوەتیان نێقست بوو بە ماشێت ئەوە کراوە لە کوردستان پۆز ئەو فەزاعەتانە زۆر باسکرایە لە پەیج ئەوەکان باسکرایە بەس بەڕاستی دەمەوێت ئەوە بڵێم ئەو مەسئولانە باوە تێنەگەن هەتا دوونێ جەرائیمیان کردێ لە نەوەتەکان چۆن لە 67کان لە 50کان مەسەستە مەلا مستەفا قۆناغی ئێستا بایە هەڵیان دەتەکان لەگەر وەچی مەسعودی وەچی نێچیری وەچی مەسروری لەبەر ئەوەی بەس ئەو دەمی هیچ نەبووە قۆناغی شاخی جەلالی و نەوشیروان و حزبەکانی شاخ ئەوانە میدیا نەبوو بەس ئێستا میدیا هەیە دەبێت ئەو شتانە باز بکەین ئەو مەسئولانە تێبگەن ئەوەی ئەوڕۆ دوونێ کردیتیان کە کەس بە کەس نەبووە ئاوا دێتەوە ڕێیان
هەموو مەسئولانەوە ئەو کەڵگایە ئێستای مەسئولەکانیشیە خۆ بە زلزانین و خۆ بە ئەنتەرزانین ئێمە زۆرمان لەوانە دیتە من بۆ خۆم لە قۆناغی بەعز دیومە دەیان مەفارس خاسە لە هەولێرێ دەیان دەوائری ئەمن دەیان سەرۆک جاش دەیان ڕەفیق حزبی خەڵک لێی دەترسە بەس ئێستا بەخۆی و منداڵەکانی پێی شەرمە ئەو مەخلوقانن ئەو تاوانیانیان کردێ بازام چیهان جاش جورئەت دەکە لێرە برێ ئەمن لە کۆندا جاش بوومە مناڵەکانیشان ئاوە پارتی وێچێتی مزریمەکان دیاڵە من دەزانم هەندێک خەڵک تێ ئاڵایە هەندێک خەڵک موچە خۆرە بەس بڕوا بکەن ڕۆژگارێکدا دێ پارتی وێچێتی بوون دەبتە یەکێک لە شەرمەزار بوونەکان وەکو جاشایەتی وەکو بەعسی بوون ئێستا ئەمانەکە زۆر کەس بە شەڕدەین دەڵێن تۆ کۆنە بەعسی بوویت کۆن وات کردیە ئاوای لێ دێتن کورە هاوڕێیان خۆتان دوور بگرن لە داکۆچی لەو سیستەمە کۆمەڵێک گەنج چەند نگبەتن هەن پارە خۆرن بە پارەدەیان دەنێ بەس هەن هێشتان دەبەنگن بەڕاستی بگۆڕێ ببینە ئەو هەموو ژیانەی مەسئول لەگەڵ ئەوە بەهەرحاڵ بۆیە ئەو مەسئولانە بەو ئەنتەریەتەی ئێستا دەخڕن دەیانەوێت ئەوە بکەن بڕوا بکە هی هەرچ بن بەقەت بەعسیەکان دەسەڵاتان نییە بزانە بەعسیەکان چۆن بوونە شەرمەزاری هەموو سەرۆک جاشێک من لە چاکیشمان دەکرد چەند جارێک کەش باسم کردیە چەندین بنەماڵەی سەرۆک جاشەکان بەمایان دەگوی باش ئەمە قوڕچێ بە سەری خۆمان کرد باوکمان جاش بووە هاوڕێیان مشیری هەما کە ئەو کەسەی کەتبە دوو شێخ مەحموودی گوایە دەڵێن ئەو گوتی ئەوە شێخ مەحموودە بڕوا بکەن بنەماڵەکانی پەیوەندیان بە کەمال مەزەر کە یەکێک لە مێژووسە گەورەکانی کوردە پێی کردبوو بەس بەڵگەیەک ببینەوە لەسەر ئەوەی کە باوکمان ئەو ناپاچەی نەکردیە چکو ناویان ڕۆیە ئێمە ناوی زۆربەی سەرۆک جاشەکانمان بڵاو دەکردەوە جاشەکان لە بەرمان دەپاڕانەوە ئەیان گۆچتان دەوێت بەس ناومان لەگەڵدا نەدەن بۆیە دڵنیابن ئەو ئەنتەربوونەی ئەو خۆبەزرزانینەی ئەو گرتن و کوشتن و ئەو هەموو ئەوەیە هەمووی سبەی دەبتە شەرمەزاری لۆتان تەنیا ئەوانە دەبنەوە کە خزمەتی گەل دەکەن چۆن ئەو کۆن ئێستاش هەموومان ڕێز لەو کۆنە پێشمەرگانە دەگرین کە ڕێز لە خۆیان گرتێ کە قوربانیاندایە لەو زیندانیانە تەنیا ئەوانە دەبینێنەوە بەهەرحاڵ هاوڕێیان من ئەوڕۆ باز لە فەزاعەتەکەم کرد کە بەڕاستی ئەوە بەڕاستی ڕوویدایە لە زیندانەکانی پاراستن و ئەمە هەوڵ دەدەن دەڤەری سەوزیش ئەگە خەڵک هەیە دەوێری کاکە زانیارەکان بدەنە ئێمە بڵاو دەکەینەوە ئەگە بڵاومان نەکردووە خۆتانە بەس ئێمە قەڵچە و لێرم کاکە وەڵی نازانم خەڵک زۆر زانیاری لەو دەڤەری دەداتە من دوو پارتی هێزێکی ملهورە لە یەکێتی زیاتر تاوان دەکا یعنی ئەوە وای دەکات هەموو کات دۆسیەی پارتی ئاکتیفتربی و جەرائیم وشتی ئەنتیکەی هەیە بەڕاستی ئەو پارتیە یعنی هەرچەندە هاوڕیان ها ئێستا زۆر گۆڕایە ئەو پارتی ڕایەت لە چاو زیندانی ئاگرە قۆناغەکی زۆر پێشترە هاوڕێیان زیندانی ئاکرێ ڕایەت هەر کارەساتە بڕۆ ئەوانەی کە باز دەکەن یعنی زیندانی ئاکرێ پاریس بووە لە چاو زیندانی ئێستاش بڕوا بکەن ئەسکەندە نافیە لە چاو زیندانی ئاکرێ و لە چاو ڕۆژەکان گۆڕانکاری زۆر لە عەقڵی پارتی ڕوودایە لە چاو پاشەکشەی پێکرایە نەک گۆڕانکاری چکو ئەمە 20 ساڵ زیاترە کەمپین ڕسوابوون و ڕێکخراوی زیانی و سوسیال میدیا پەیدا بۆ ڕەوەندی کوردی و جورئەتی خەڵک و ئۆپۆزیسیۆن ئەوانە هەمووی کردێ پاشەکشەی گەورە بە پارتی بکرێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانە ئاوڕیان دەبێ هەموو کەس بزانی کۆن پارتی وێچێتی بدەتە بەشێک لە مێژووت جەرائمت کردبی پارتی وێچێتی بەشێک لە مێژووت ئەو مێژوە ناسڕێتەوە کۆن دەبێ وەکو قەرز بەس ناسڕێتەوە بەهەرحاڵ هاوڕێیان کەس بەقەدەر ئەوەندەی ئەم بەدواتچوونم کردیە بەقەت ئەو کەریم سنجاریە ئسمەت ئەرگوشی سێم پەرلەمان جەرائیمیان نەکردیە لە بەرامبەر خەڵک سێ مجرم ئەوە ئەمودی فەقەریەکان کە وەخت خۆی پاراستن نەبووە دەستگای ئاسایش بە ناوی ڕێخستنی تایبەت ئیشیان کردیە سێ کەسن بە سەدان تاوانی زۆر قێزەوەنی هەموو شتێکیان کردیە بە کۆمەڵ کوشتن یعنی ئەو کەریم سنجاری هاوڕیان دەینە سەری با بە کەریم جێ لێبی تا عشکاتم لە دادگای ئێرە لێ کردیە بڕوا بکە یعنی نامەوێ بڵێم قەزەکەی معەلەقە ئەوە چەند ساڵە بەس ڕۆژێک لی دەتەقێنەوە چکۆ من نازانم جنسی سویدی هەیە لەسەر ئەوە ئەو کەریمە لە 75 کۆمەڵکوژی ماڵی ئەحمەداغی مێرگە سۆری کردیە دوای ئەو بوویتە مەسئولی ڕێخستنی تایبەت لە دوای مەسعودی سەدان جەریمەی کردیە ئسمەت ئەرگوشیە زۆر ترسنۆکە هاوڕیانەوە ئێستا دەنگانێ من هەموو تۆمار دەکرێت ئەوە جێقیتەکەی ئێستا لەسەر ئەوەیە باش تەزیلکە
باش تەزیدکە بەس ڕۆژێک دادێ ناوی توش بڵاو دەکەینەوە وعد بی ناوتان بڵاو دەکەین چکە ئاگامان لێ چێ بە دەنگمان تەزیل دەکا بە دوچوونمان لۆ دەکا سەبرمان لێ بگرن یەک بێک ناوەکانتان لۆ مێژوو لۆنەوەکانی داهاتوو کە ئەوانە چۆن بەعسیەکان سیرخوڕیان لەسەر خەڵک دەکرد ئاوا وێنە و زانیارەکان لەسەرتان بڵاو دەکەین بۆی نەوەکانی داهاتوو تفنەعلەتتان لێ بکە کەسیان بەقەت ئەو سێ جەرائیمی ئەویان نەکردی ئیلاهی چ سیناریۆیەکیان دروست کردیە چ خەڵکێک وەڵڵا خەڵکەیە کۆمەنیستە کوژرایە بە مل ئیسلامیان داهینای ئیسلامی نەبوونە دیارە من ئەوە ناکەم بڵێم ئیسلامی نەیان کردیە بە ملیەکێتیان داهینایە کورەودیعنی نییە یەکگرت و قمار ئارەقیان لە ماڵی دانایە یعنی یەک شتیان کردیە و ئاسایشانەی پارتی پیاومێشی دەتەقی سڵیان دەستدرێژی سکسیان کردیە تەعزیبی فاشیان کردیە دەستیان بۆ ژنان بردیە دێنە سەری هەمووانەتان لەسەر تۆمار دەکەین لە مێژوو یعنی ئێوە تێدەگەن سەردەمی ئەوەی ئێستا دەیکەن هەتا سەر دەتوان ئەوە بخۆن بۆیە ئەو سێ زۆر جەریمەیان کردیە هاوڕێیان بەدەیان زیندانی دەستدرێژی سکسیان کرایت سەرخاستەنە شەڕی ناوەخۆ لە بۆ ئیهانە و بەدەیان زیندانی کە ژەهریان درایتیان دەرمانیان درایتێ دوای 2 ساڵ مردیە من خەڵکی منتیقی خۆمان دوای ئەوە بە 1 ساڵ هاتنە دەر کۆچی دوایی کرد یعنی بەدەر لەو هەموو سوکاتی کە من لێرە داوادا لە زیندانیەکان دەکەم تکاتان لێ دەکەم غیرەتتان هەبی هەلۆ انتقامی خۆتان کاکە بۆ ئێمە بنێرن وەچی ئەو زیندانە وەرن ئەو دەستدرێژی سکسی ئەو ئیهانانەی کتاب بنووسن بە ئەوە بتە مێژوو ناوی مجریمەکان دیارە ئەمە لە عەبدەی شوبات بە دەمێکە خەریکین لەسەر ئەو کەسان ئیشەکەن وەرن بە ئەو مێژووە لۆنەوەکانی داهاتوو پێیان بڵێن ئەوانە وەک بەرزەکی بانان قوتار نەبن بۆیە هاوڕێیان لە شەڕی ناوەخۆ وحشیگەری لە هەردوو لا ڕوویدا بڕوا بکە دیر کوشت ئەوەی داعش دەیکە پارتیۆچێتی لە بەرامبەر یەک کردیتیان ئەوەی داعش ئێستا دەیکە سەربڕین بەو شێوە نابەس دیر کوشتن وەچی ئەوە هەر دیر کوشتن دەستدرێژی سکسی وەڵا لە شەڕی ناوەخۆ ژن بردرایە بە پارە فرۆشتایتەوە وەکو داعش هەموو کەس دەزانی دوای سیوێکی ئاب ئەو شتانە هەرچی بڵێن لە شەڕی ناوەخۆ کردیان فەریدون عەبدولقادر زارە گوتی هەرچی بڵێن و هەرچی بگوت گوترا هەموومان کرد لەگەڵ یەکتری بەهەرحاڵ ئاوڕێیان ئەو چیرۆگەی باسم کرد دڵنیابن 100% ڕاستە دەستدرێژیان کرا سەر و مەسئولەکان ناوێرن دەست لە بۆ ئەو خەڵکانە بن بزانە ناوی هەرسێ کەسەکەشمان براوکێ کاتشم ڕائیدە یەکێک لەوانە ئێستا لە ئاسایشی لە دژە تیرۆرە ئەی هاوار وەرە ئاسایش لێرە بڕوا بکەن هەموو ئەوانەی ئاسایشی سویدن ئەی هاوار من لەگەڵ هەندێکیان کۆنتاکتم هەیە بە شەرەفم ئاستیان بەقەدەر مامۆستایەکی زانکۆیە هەستی ئینسانیان زۆر بەرزە دەرێ ئەندامی ئەمنستینە لە دەستگای هەواڵگریش ئیش دەکات بە حکمی ئەو ینی ڕەوشی تایبەتی خۆمان زۆرزار هەڕەشەمان لەسەرە زۆرزار ئەوە دەبی لەگەوان تەسەکە پۆلیس محەدەدە لۆ جەرائیمی ناوماڵ و ئەو شتانەیە بەس ژیانت کە محەدەد دەبی هەمومان ئەوەنە یان کەتی لەو کوردستانی بڕۆ چی فاسقە بوویتە مەسئولی باڵای ئاسایش یعنی تۆ وەرە یەکێک جەرائیم هاوڕێیان لە ئەوروپا هەمووانەی دەزانن دەستدرێژی سکسی بەقەت کوشتنە هیچ فەرقی نییە سزاکانیان لە یەک زۆر لە نزیکە و جەرائیمە بە تایبەتی لەوانەی بنهەژدا ئەوە جەرائیمەکە زۆر گەورەیە بەهەرحاڵ ئەوانەیان کردیە کەریم سنجاری حوسێن پەرلەمان مرد بە سەرەتانی مرد یەکێک لە مجریمە هەر ئەوەکان بوون تاوان ئەوانە هەموو بریندارەکان بە بریندیرەکانی شەڕی ناوەخۆیان یەکێتی ئەو سێ کەسە تەسفیە کردیە قائمە چەندایتە مەسعود وارزانی ئەوانە باشن ئەوانە شەڕ ناوبوویت ئەو سێ مجریمە بەهەرحاڵ هاوڕێیان من وەکو گوتم بێمەوە سەر مخەدەرات بەڵام بەر لەوەی بێمە سەر مخەدەرات هاوڕێیان ئەو ڕۆژتەش کەم دیت بەڕاستی لە عێراق کە زۆر لە کوردستان خەتەرترە لەو ڕۆژە یعنی لە ڕووداوی عەرەبی لەگە کابرای کرایە بازەوە دەکات چۆن لە زیندان ئەو منداڵانەی دەبنە هەژدا لە زیندانەکان ئەوی ئەوەکان کاتێک دێنە سەر ئەوەی تر هەندێک عەسابە هەن لە ناو زیندانەکانی بەسرا و بەغداوانە دەیانکردن بڕواکەوە بە دەفتەر دەیانکردن سکسیان بە زۆرم لێ لەگەت دەکەن تەنسیق لەگەر بەڕێوەبەرهەتیەکان هەیە ئەو منداڵانەی جوانن کورە چ وحشیگەریەکە
کچ هەیە لە ژۆرێ بووە کردیتیانە ژن حملی هەیە لە عێراق ئەو میلیشیاگەری یعنی ئەمە بڵێن ئێمە دەبێت دژی هەموو شتێک بین بەس لە عێراقش هەیە لە ناوچەکە زۆرەوە عقلی هەموو سیستەمەکی دیکتاتۆری نەبوونی یاسایە خۆی هەموو شتان لە نەبوونی یاساوە دروست دەبێت ینی بەڕاستی شۆک داگرتم لە عێراق منداڵ گەل ئەو گەنجانەی لە چاردە بەسەرەوە کە دوای دەبنەهژدە تەحویلی سزنەکان دەکرێت مافیاکانی عەسابەی ژۆرێ دایانکردنەوە و سکسیان بە زۆرەم لێ لەگەڵ دەکەن کەسیش دەرەقەتیان نایە کەس دەرەقەتیان نایە بەهەرحاڵ بچینە سەر مەسەلەی تلیاک یان مخدرات یان هیرۆین حەشیش یەکێک لەو بەڵایە گەورانەی توش هەموو جیهان بووە یعنی ئەوە نییە بەڵام سەرچاوەی ئەوانە زۆربەی هاوڕێیان لە ئەفغانستان و ئێران و لە ئەمریکای لاتینی و دەڕەنگی بین ئەوانە زۆربەی شتەکانیان لەوێ بووە لە بۆ ئێمە شەرق لە بۆ ئێمەی کورد ببوون بڕوا بکەن زۆربەی لە ئێران و ئەفغانستان داخل دەبیت و بە بەرنامە ئێران و ئێستا پارتیوێکێتی بە بەرنامە و ئیشانە دەکەن لۆوایانە گەنجی کورد ڕۆحی شۆڕژێری ڕۆحی چکایی تووشی ئەو مادەی ئاڵوودەبوونەوە بوو دەکەویتە ناو دنیایەک بەس ئەو مادەی دەوێ هەموو شتێک دەکات لە پێناوی بەدەستێنانی ئەوە بۆیە جیلێکی زۆر خەڵکێکی زۆر گەنج من لە هەولێر ئاگادارم بڕوا بکە ئەڵێن تکایە بۆ خۆتان بڕۆنە لای باخچەی یان ئەوەی بەرامبەر ئەوەی شۆڕش بزان چ گەنجێک لە ناو باغ و شتەکان کەتیە ئەو دەرمانانەیان لە خوددایە بە سەعات بەخەبەر نایەن لەبەر ئەوەی زۆر بە ئاشکرا دەفرۆشێ لەبەر ئەوی زۆربەی مەسئولەکان ئەوە دەکەن و تکاتان لێ دەکەم زۆر وریابن لەو کافیتریانە ئەو نێرگەلانە مەچێشن بەشەکی لەوە مادی مخدەری لە ناو دەکەن چکو هەر هەندەم دوای ئەوم تەعود دەبی ینی نسبەیە شتێ دەکەن بە ناوی نێرگەلە ئەتی جەزبت دەکەن ڕاب دەچێشن کە ڕیان کێشای ئیترەت و ڕۆژانە دەخۆی ناتوانانی بەبێ ئەوەی و زۆربەی ئەو کافتریانەی مەسئولەکانە بەو شێوانە گەنج توش دەکەن خەڵک توش دەکەن من ناڵێم یعنی هەر هەموو ئاسایش هەر هەموو پارتی هەر هەموو یەکێتی هەن زۆر بەویشدان بۆ زانیاریتان لە ناو دام و دەستگایانە وەک لە ئێمە زیاتر ئەسووتێن بەڵام دەرەقەت نایەن بەڵام بەڕاستی جەرائیمی زۆر گەورە بەرامبەر نەتەوەیەک دەکرد ئێمە بەس دزی دەبینن بەس تیرۆر دەبینن بەس هاوڕێیان بڕوا بکەن تجارەتی مخدرات ئێستا لە تجارەتی نەوت و لە دزی پارە زیاترە لەبەر ئەوی کولفەی کەمترە ئەوەی کەمترە بەشنێنی و زۆر بە ئاشکرا دەکرێتن و کەم بە مەسئول هەیە ئەو تجارەتانە نەکاتن لە نەوت زیاتر ئێستا ئەو تجارەتە لە هەرێم دەکرێت دوو بەشە چیلۆ قازانجە هاوڕێیان بەشەشی لە پێناوی ئەوەیە کە گەنجی کورد بخەسێنن چۆن ئاژەڵ دەخەسێندرێ ئاوادانەوەی گەنجی کورد بخەسێندرێ ئیرادەی تێک بشێ هەر بکەویتە دوو ئەوە بۆیە دوورکەونەوە لەو کافیتێریا و لە نێرگەلانە بە بەرنامە تێی دەکەن خەڵکیان توش کردیە ئۆپۆزیسیۆن بووە بۆ ئەوەی 1 گرام مازان بە 5,000 دینارێ 1 گرام نەوعی کریستاڵی هەیە ئەوە کارەساتە ئەڵێن کارەساتە یعنی ئەنواعی هەیە من بەقەت زابتە چی ئێستا ئاگادارم ئەوەندەیان زانیاری پێگوتیمە دەینن فرێ دەدەن گەنج توش دەکەن حتا پارتیوێکێتی لە ململانەی هەردوو دەڤەر لەگە یەکتر دەکەن بەس کاکە گەنجی کورد تەفەوتێ گەنجی کورد من دەزانم بەرپرسی یعنی دەقیق نیم بەس دەڵێن بەرپرسی باڵایەکێتی تەحویلی پارتی دەکا بەس ئەو پارتی ئەزیەت نادرێت گەنجی هەولێر و دهۆک ئەزیەت دەدرێت یان بە هەمان شێوە و هاوڕێیان قەریەی لوبنانی شوێنی لە هەولێرێ وابزان شوێنی ئەو شتانەیە تکایە و کەسیش دەرەقەتیان نایە وەکو گوتم من نمونەیەکتان لۆ دەڕێم لێرە فرسە دۆڵە مەڕی هەبوو هاوڕێیان و ئاسایشەکەم دەزانن بەرپرس پارتی بووە مەسئولی هەموو دۆسیەی مکافە ئەو مخدرات بووە گروپەچی گرتێتە کە خەڵک دەگیرێ ئەوانە نازان فەقیرانە ئیتر لەکە وەختی تاقیق ناوی منداڵە مەسئولەکان دێ ناوی ماڵی بارزانی هات ئیتر لە ترسان ئەوانیان دەرکرد حتا ئەو فرسە دۆڵە مەڕێ لە ساندێ فەسڵ کرد نەقڵ کرایان فەسڵ کرای نازانم لەبەر ئەو لە وەختی ئەتو گروپەک دەگری هەو گروپا خۆ بە تاقتەنێ نییە و لە هەمووش کارە ساتر بڕوا بکەن ئەوەندەی یعنی
هیچ کاتێک دەوڵەمەند و بەرپرسەکان ناگیرن هەموو ئەو نکبەتەکان دەگیرن ئایا قسەک بەکاردەین لە سەجادەی ئەوانەی تاجرن بە دەیان چیلۆ بە ئازادانە دێن و دەسوڕێنەوە بە ئازادەدەن بەس کوڕە هەژارەکان دەگیرن بەس ئەوانەی بەکاردەینن هاوڕێیان ئەو دەرمانە ئەو ژەهرە ئەو ڤایرۆسا کە بڕوابکەن لە کۆرۆنا خەتەرترس کۆرۆنا ماوەیە کە دەڕوە بەس ئەو مۆوادە کە ئێستا زۆر بە بەربڵاوی هاتە کوردستان گەنجی وێران کردیە حتا کچیش دەیانخەنە ناو دنیاشکە نەک بە ئاشکرا دەفرۆشێ بە دەیان چیلۆ دەبردرێتە زیندانی محەتەی هەولێرێ بە دەیان چیلۆ دەبردرێتە زیندانەکانی محەتەی هەولێرێ بەنێک لەوانەتان پێ بڵێم وحید کۆفلی لە زیندان بووە بڕوا بکە پیاو نەبووە وێری قسەی لەگە بکە بە چیلۆی لۆی هاتە ژۆرێ بە چیلۆی لۆی هاتە ژۆرێ وەشتشکتان پێ بڵێ ماوڕیان کەسەکەیە لە ئێستاش لە ناوی کامەران شاکر گەردیە کامەران شاکر گەردی مەسئولی زیندانیەکانی ناو زیندانە تا ئەندەیان جار خەڵک شکایەتی لای ئەوە کردیە ئەوە چ بکە لە بڕی ئەوەی بچی مەسەلەن قەزەکەی گەورە بکە بڵیان گوتی کاکەەوە چیلۆیەکمان دیتی ئەوەمان دیتی ئەوە بەکاردێنی ئەوە هەوڵ دەدا حەسا لە بڕیەوە بچی ئەوە عقوبە بمدا ڕاست کابرای ئەوی شکایەتی کردی لە ژوورەکەی نەقلی کردیە سزایدا سزایان دەدا ئێستاش و هاوڕێیان لەو هەولێرەی ئێستا ڕۆژانە بەلای کەم 15 بۆ 20 کەس دەگیرێ لەسەر مخدرات ئیتر دوای تەسفیە دەکرێت فەقیرەکاندا لە ژۆرە دەمینێن سەرزلەکانیش دەرەچنە دەرێ ئێستام کەتەیە چەند نمونەیەکتان لەوانە لۆ دەڵێم چەند نمونەیەکتان لەوانە لۆ دەرێن بەس قەزم یعنی مەسئول لە ئەوانەی جیرانە ئێستا لە زیندان مەسئولەکان بە کەیفی خۆیان تلیاک دەچێشن تجارەت پێ دەکەن پۆلیسی فەقیر حەدیشی چێ هیچ بکە هاوڕێیان لە کوردستان لە سلێمانی منبعی ئەو شوێنە ڕانیایە بۆ زانیاریتە منبعی ڕانیەیە لە دهۆک مجەمەعی تەناهی زۆربەی کوردی ڕۆژ ئەو کوردانن ئاوارەکانی ئێوە بوونە ناڵم ئێران سەرچاوی ئەوەیە لە دهۆک لە مجەمەعی تەناهی دەکرێت و لە هەولێر لە دەڤەری سۆران زۆر دەکرێت دەڤەری سۆران خوای مخدراتە زۆرترین تجارەت لەوێ دەکرێت لە هەولێرێ کە ئەم دێمە سەر هەناوی هەندە مەسئولەکانیش هاوکار لە گوندی دۆرەی ماڵی بارزانی مەسعود بارزانیش بە کەیف خۆیان ئاودی دەکەن لەبەر ئەوەی لە کوردستان هاوڕیان ئینطلاق دەکەن لە بۆ تورکیا و لە تورکیا لە بۆی چێت ئەوروپا و لە ئەوروپا لە ئیتالیا و ئەلمانیایە ئاوا دێت تەوزیع دەکرێت ئەنی کوردستانێکێک لەو شوێنانەیە کە دەوری هەیە لەسەر بڵاوکردنەوەی مەوادی مخدرات لە هەموو دنیاە لە هەموو دنیاەوە بۆیە پارەیەکی خەیاڵی دەکا و نەک بە چیلۆ بڕواکە بە دووری مەزانە بە 100 چیلۆ ئاودی دەکرێت لە ئەوروپا و ئەو 100 چیلۆیە هەر بە ڕۆژی ڕووناک دێ ئەگەر مەسئولی باڵای ئەو دوو بنەماڵەی لەگەڵدا نەبی مەحاڵە بتوانن قوتار بکرێ خەڵک بگیرێ نەگیرێ ڕێگا نەگیرێ کەمە زۆر ڕێگای کۆمیدی ئێستا پێتان دەڵێن هاوڕێیان زۆربەی فرۆش ینی دوو نەوعیشەیە یان دەفرۆشن دەهێنن مەسئولە باڵاکان لە هەردوو حزب لە هەردوو بنەماڵە تیاندا هەیە و بەشەکیان بە ئاشکرا بەکاردێنن پاڤێل کوڕی جەلال تاڵەبانی یەکێک لە مخدرە هەرە گەورەکانی کوردە چەند ساڵە بەنمونە هاوڕێیانەوانە ینی هەموو مەسئولە ئاسایشەکە باڵاکان وەستا حەسەن و عوسمەت ئەرگوشی هەموو ئەوانەی دەگیرێ لە بڕی ئەوەی دوو عیلاجەیە کە دەگیرێ یان دەبی بسوستێنی یان دەبی بدرێتە خەستەخانە استفادە لە عیلاج پێ دەکەن بەس ئەوانە هەمووی لۆ خۆیان دەفرۆشتنەوە کە دەگیرێ لۆ خۆیان دەفرۆشتنەوە هاوڕێیان تەحەدایان دەکەن بڕۆنە سەمەلەفەکانیان ئەگەر سوتان دەبیان هەردوو مەسئول ئەگەر دابیانە خەستەخانەکان بە کتابی فەرمی لەبەرەوەی نازەم لۆ عیلاج و شتی بەکاردێ لە مەسەلەی ئەوە دەیفرۆشن لە پشتەوە ڕەنگی کتابەکەن لە خەستەخانە بەڵام بەخۆیان دەیفرۆشتنەوە دوای ئەوە دەستی بەدەدەر نەکرد ئەوە حتى شتی ئاسار پارەی ساختە هەموو ئەوانە مەسئولە ئاسایشانە دەفرۆشتنەوە
اسمە دەرگوشی ئەستا حەسەن وە کوڕە خوشتی مەسعود بارزانی کوڕی لەیلای کوڕی خوشتی مەسعود بارزانی یەکێک لە بازرگانە گەورەکانی تجارەتی مخدرات و کورا ئەو کتابی ئاساری و هەموو شتەکە اسمە دەرگوشی وەستا حەسەن تەعەن لە ئاسایش بە بەرنامە هەوڵ دەدەن ئاسایش سلێمانی من ئەوە دەزانم دارێک کادیرێکی ئاسایش سلێمانی پەیوەندی پێکردم دەپاڕاوە ئەیگۆ ئەمەش توش بووینە ئەیگۆ گەنجمان نەهێشت دەگریا بڕوا بکەن ئیتردام بە کوردستان پۆست دو ساڵ لەمەوبەر بە هەر حاڵ هاوڕێ هەندە هەندە نوکتەتان لۆ بجێڕمەوە نوکتە با دوایین شت بێت نوکتە دوێنێ باسی بەهزادم کرد کابراایکی قسەک بە ئەوە بووە 2 کیلۆی لێ گیرایە ویستی بباتە هەوڵندای کچەکەی مۆزەفەی تەیەران بووە لەناو تەیارەی مەسئولی تێپەی گوتیەک سەر بە شەوەیە کابرایان بەردایە بروسکەی کردیە لە حاکمەکەش گۆڕیتیان لە حاکم عەبدولباسیتی گۆڕیتیان کرد ئەو مەسئول شنگاڵیە بەریاندایە 2 کیلۆ مخدرات کە جەریمەی بەلای کەم 25 ساڵە هاوڕا نوکتەش کەتان پێ بڵێم ئەوە نوکتێنە نوکتە بڕوا بکە ئینسان گریانی دێ بۆ ئەو میلەتەی ئەمان بەس دزی دەبینن لە ساڵی 2001 مام شەمسەدین کابرایەکی باڵای بارزانی دەبی لەگەڵ زەکی دری کابرایەکی هەرچی بەس خۆیان پێ بارزانیە دەگیرێن 20 کیلۆ مخدراتیانێ دەگیرێ 20 کیلۆ بڕۆنە سەمەلەفی ئاسایش و پۆلیس مخدرات ئەگە ئەو قسەی ڕاز نەبوون تا ئەنەوانەی گرتی بیانەوە ئاسایشەنێک بەتە نازانیم شەمسەدین چ ئەنتەرەکە لە ناو زیندان هەڕەشەی لە مدیری زیندان کردیە وە تەحەدای کردینە بڕوا بکە سامی عەبدوڕەحمان چتە ناو زیندان 1000 قسەی پێگوتیە کە جێگیری سەرۆکی حکومەت بە ئەو کاتی لە ترسان وەلەو کەڵەگای هەیبوو لەلعلم 20 کیلۆ لێ گیرا 20 کیلۆ بای 1,200,000 دیناری سویسری ئەو کات بووە کردیتە هەرا بەواستە ڕۆژێک چ بووە ئەوە لە هەمووی نوکتەترە وڵات مەفرەزەکی بارزانی دێن دەرێن ئەو کابرایەت تووشی ئەمەلیاتی فتق بووە دەبی فتقی دۆ بکەین ئەمەلیات دەیبێت لەو ئەمەلیاتی فتق لە زیندان دەری دەینن وەچی گوری ئاودیوی دەکەن دەیبەنە ئێران دەیبەنە ماڵی ئەدهەم بارزن بەناوی ئەمەلیاتی فتق ئەو شەمسەدینە 20 کیلۆی لێ گیرایە بارزانی بووە باڵادەست بووە تەحەدا دەکەم ئەگە ئەو جملەی ئەوە بی 20 کیلۆ بردیانە ئێران لە ماڵی دوای ساڵێکی نایتیانەوە ئاوڕیان بپرسن دوای ساڵەکاتەوە عەفوی لۆ دەرکرایە لە گەلی عەلیبەک بە دەهۆڵ و زوڕناژ ئیستیقبالیان کردیە ئەو زەچی درێ فەقیرەش سجن مەعەبەت کرایە فەقیر بووە ئەگەر چی ئەوش بارزانشکردن ئەو بارزانەکانیش 2 گروپە نا گروپەکی باڵادەست گروپەکی نەکبەت ئیتر سجن مەعەبەت بووە دوای ئەوە بەرعەفووی بەر لە یەکی شوبات ئەو دەرێنش ئیشەوکەت شێخ یەزدینی بەناو بانگە بە هەر حاڵ 2 شەبەکەکی عەرەبی لە هەولێرە دەگیرێن کوڕێک ناوی ئوسامە دەبی ئوردنی دەبی جنسیەی ئەمریکی پێیە و یەکەکیش ناوی عەلی دەبی ئەوانە لە جادەی گوڵان بە ناوی ئەوەی مەطعەمی سەفەریان هێشتیان فرۆشتی هاوڕێیان بەو درۆ دەلەسانە بەڵام تۆزعیان کردیە ئاسایش هەن یعنی کوڕی باشن دڵسۆزن دەچن دەیانگرن بەس نازان دوایەوە وەچی فرسە دۆڵەمەڕی جیان دەگیرێ و دەریش دەکرێت دەیانگرن تەحقیقنا وەڵا دەردەکەوی 2 کوڕی فازڵ میرانی دەگەری دەستی هەیە 2 کوڕی فازڵ میرانی مەسئولە بەرزەکانن کوڕەکی ئەنوەر بەجی بێت تواتەی دەستی تێدا هەیە ئایترۆکی مەردان لە دیاتی ئەوانەشەوە بکەن کە دەبی بەلای کەم 15 ساڵ ئەوە بی مادەیوانە دەگۆڕن دەرێن ئەوانە لە جیاتی فرۆشتنە کڕیتیان خواردیتیان 6 مانگ حکمیان دەن و بەریان دەدا لەبەرەوەی چ کوڕی فازڵ میرانی تێدا هەبوو هاوڕێیان لەسەی سادق ئێستا ناوی گەڕەکەم نەبیست داوای زۆر شێخان وازانم تۆ بزانە یەکێتی چ دەکە جگەلەوەی لە باشماق بە ئاشکرا دێ و لە بڕوا بکە باز دەکەن لە ڕانیا کۆگا هەیە باز دەکرێ من مەسەڵەن ئەوە نییە بەس خەڵکی قوڵایی خۆیان ئەو شتانە ئەوەیە لەبەرەوەی وەکو گوتم لە نەفت و لە دزی زیاتر ئەوەیە تجارمەوە مەسئول کە قیەمی نما هاوڕێیان یەکێک کە مەبدەئی نما ژنی خۆی سکس بکە لای تەبیعیە
منداڵی تووشی مخدرات بی جێی لێ نییە ئینسان کە مەبادئی نما کە قیەمی نما ئیتر هەموو شتێک لای بڕۆ سەیری ئەو شتانە فلیم بکەن فلیم لە فلیم دیارە سەیری فلیم بکەن بزانە دەوڵەمەند کە دەبتە دەوڵەمەند چۆن ژنەکەی خۆی لەبەر چاوی سکس دەکات خۆی لە جێلی دەدا چۆن مناڵی ساقیت دەرەچیت لەبەرەوە یەک ئامادیان هەیە پارە ڕابواردن و ئێستا بۆ من نامەیە بچمە سەرەوەی بڕوا بکەن تااقەتی سکسی ژنیان نمایە سکس لەگە کوڕ دەکەن و خەڵک سواری خۆیان دەکەن نەک لەوەی وەچەوەی کابراایەک لە ئەوروپای بنیەی هاوڕەگەز باسە ئەڵێ ناتوانم لەگە پیا ژن بکەم ئەوانە تەمەتوع دەکەن هەموو شتێک تاقی دەکەنەوە بۆیە زۆربیان تووشی مخەدەرات بوونە بەشەیان تووشی هاوڕەگەز بازی بوونە قیەم و ئەخلاقیان نمایە دەیانەوێت هەموو شتێک تاقی بکەنەوە بەهەرحاڵ ئاڕێیان ئەوەی سەی سادق لەگەڕت شێخان تا ئەنجاری وە جگەلەوەی بە ئاشکرا دێت و مەسئول هەیە دەزانیت مەسئولێک چی کردبوو ببوورن ئەو لۆریانەی کە دێتن لە پشتۆ لۆیان دادنێ لە پشتۆ لۆیان دادنێ لە یەکێک لە گەڕەکانی لە گەڕەت شێخانی سەی سادق وابزانم تاکیدنی ماوەیان کە دادەندرێ کابراایەک لەوێن دەروێت دوسێ مەفرەزەی دژە تیرۆر دێ وەڵا سیارەکەی تەفتیش دەکەن و 10 چیلۆ زیاتر بڕوا بکە وتیان 10 چیلۆ زیاتر ئەو تیەنتیان برم ئەو مخەدەراتیان برد بەبێ ئەوەی کابرای بگرن دەم دەگەی ئەوان هاتن مخەدەرەتەکەیان برد بەس کابرایان نەگرت ئێستا یەخەکەی لۆ نازی بگری وەنیا ئەگەر ئەتوو پێ دوایە ئەو مخەدەراتە ناو ئەو سیارەیە ئێلۆ ناتی سایاخێ بگرین ساخە لەمانێ بوویست سیانەکە نەگرت بەڵام چۆن مخەدەراتەکەیان برد 10 چیلۆش مش ئەزانی ئەو فرت و فێرانەشان هەیە هاوڕێیان لە دەڤەری سۆران هەندە شتیکەی بەسەرعی بڵێم لە 2010 گەنجە چینەکبات سایق تەکسی دەبی 2010 لە خەلیفان سوورچی دەبی گوایە لە بازگەی ئاسایش دەگیرێ پێدەڵم وەرە کاکە وەرە دەچینە هەولێرە چۆمان هەولێر شتە چی وایە 250,000 دەدەینێ شتە نازانین چی تێدا تو سایق تەکسی شتێک با دەکرێت لە سەیتەرەی دەگیرێن هەمیان دەگیرێن ئەو گروپەی کە جەرائیمەکەی کردێ بەردرایە بەس ئەو سایقە سزن موعەبەدیان 15 ساڵ بووە 15 ساڵ ئەو لەم نەیزانیە نەکبەتەی عەقید عوسمان مامەڕەش ڕوان دزین تا ئەنەوە 6 مانگ لەمەوبەر یەک لەو مجریمانەی تێیە تجارەتی بە مخەدەرات دەکرد لە ڕێی مروریەوە بەرپرسی مرورەوە بزانم بەس بەناو پارتی باڵە دەستن بە مروری و سایقەکەی کارمەندەکی مرور شتی ناتیە وەڵا کەشف دەبن دەگیرێن ینی خۆ لە ناو وەکو گوتم نازانم دەگیرێن کە دەگیرێن لە زیاتی ئەو عەقیدە بژیرێ وەڵا و کارمەند و ئەو نکبەتە توش بوون ئەوانی ئەوش بەکەی خۆی بە ئازادانە دەسوڵێتەوە ئیتر ئەوە فلیمە هەندیەکەی هەرێمە هاوڕیان من قسەی کۆتاییشم بە نامەیە کاتان زیاتر بگرم ڕەنگبی یعنی یان ئەو برایمە یەکێتەکە کو بە ناوی تیرۆرەوە پارچە پارچەیان کرد بە مخەدەراتی دەکا لەلعلم مخەدەرات هەموو بەرپرسە باڵاکانی پارتی یەکێتی لە پشتن بۆیە ناگیرن بەستنێک بەتە هەژارەکان دەگیرێن ناگیرن بەستنێک بەتە هەژارەکان دەگیرێن حتا لە چەچی پەکەی بڕوا بکەن ئەوی تجارەتی گەورە لەگە پەکەکەی دەکا مەسئولە باڵاکانی پارتیە هەموو شتێکیان پێدەدەن بەس وەی قوڕ بەسەر ئەوەی دوو چەکی دەداتە پارتی پەکەکەی دوو ئەرزاقیان پێدەفرۆشی لەبەر ئەوی بازارە بازار ئەو شتێک لە بۆ پەکە پێی دەوێت چیلۆیەک شەکر بە مەسەن بە 10,000 بی ئەو جێلێ نییە بە سی بکڕی لەبەر ئەوی پێی دەوێت بۆیە دەوڵەمەندەکان دەکەن بەس ئاوا دەبینن لە مخەدەرات شەماشتە بەرحاڵ هاوڕێیان بە هیوا میچم لە بیر نەکردبی بەس ئەوە کارە ساتە تکایە خۆتان لە گازنەوەکان دوور بگرن هاوڕێیان مادەی مخەدەرات ژەهری و وچەکێکی زۆر کوشندەیە لە ناو گەنج بڵاوی تو دانوێت ئیرادەی پارتی یەکێتی دانوێت وەکو ئێران گەنج دابماڵن لە کاری چالاکی بۆیە خۆتان لێ دوور بێخنەوە و هەوڵ بدەین ئێمە ئەو دۆسیانە ئەوە بکەین وەڵی ئێمە نازانین لەسەر دەستدرێژی قسە بکەین لەسەر مخەدەرات قسە بکەین لەسەر پێشێلی ماف قسە بکەین لەسەر خیانەتی ناپاچی قسە بکەین کە ئەی هاوار پێرێ
دوێنێ ئەو ئاکار خاڵوسی ئەڵێ ئەمە سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین لە زانیاری پێدانیان لە بەرامبەر پەکەکەی. ئەی هاوار یعنی علی ئەسەن مەجید یا وەزیری بەرگری عێراق بێبرێ ئەمە سوپاسی پەکەکە دەکەین لە زانیاری پێدانە سەهێزی پێشمەرگە دەبی ئەو پارتیوێشی تێ چی پێ بڵێن. شەوێک شات بە هیوام دوور بن لە پارتیوێشتی دوو ڤایرۆسی زۆر کوشندا شەوێک شات.